سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم دوو تەوەرگفتوگۆی لەسەرەکەین تەوریەکەمان تایبەتە بێ بە ئاسایکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکانەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ئەو جموجۆڵە سیاسی و گفتوگۆ سیاسیانی کۆبنەوەی نێوان مەکتەبی سیاسیەکان و ئاستی باڵای نێوانی چێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو و جموجۆڵێکی سیاسی گەرموگوڕی لە هەرێمی کوردستاندا هێناوە تاراوە کە ئەمە هەمومان دەزانین ڕاستەخۆ کاریگەری لەسەر پێگە و هەڵوێستی کورد لە عێراق لە ناوچە دابڕێنراوەکان دەبێت. لە هەنگاوی یەکەمی دوای ئەم گفتوگۆیانەدا ئاساییکردنەوەی دانیشتەکانی پەرلەمان و هەروەها دەستپێکردنەوەی کاروباری لیژنەکانی تایبەت بە ئاساییکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکانە دیارە لیژنەیەکی باڵا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەیە بۆی هەنگاو بنێن بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان لە ماوەی ڕابردوودا و ئەم لیژنەیە هەربوونی هەبووە چەند جارێک کۆبوونەوەی کردووە بەڵام دەرئەنجامیکی ویان نەداوە بەدەستەوە و ڕاستپاردە و ڕێنمایی کۆتایی خۆیان نەداوە بە بەرپرسانی خۆیان لە هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەڵام بڕیار وایە لە چەند ڕۆژی ئایندەی نزیکدا کۆبوونەوەی نێوان ئەو لیژنەیە دەست پێ بکاتەوە و هەوڵ بدەن دۆخی ناوچە دابڕێنراوەکان بەلایەکدا بخەن. لە هەمان کاتدا و هەر ئەمڕۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا بەشێک لە یاخودێکێک لە تەوری گفتوگۆکان تایبەت بوو بە دۆخی ناوچە دابڕێنراوەکان و چۆنیەتی هاوکاریکردن و هەماهەنگی بۆ ناوچانە و ئاساییکردنەوەی دۆخێ و ناوچانە کەواتە لە هەردوو خاڵەکەدا لە هەردوو بارەکەدا گرنگی ناوچە دابڕێنراوەکان و گرنگی پێدانی لەلایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ناوچە دابڕێنراوەکان دەردەکەوێت کە دیارە ینی بەپێی گفتوگۆکان و هەنگاوەکانی ئایندەی کۆبنەوەکانی نێوان یەکێتی و پارتی دیارە کە یەکێتی نیشتیمانی داکۆچی کردبێت لەوەی کە ئەو لیژنەیە دەست بەکارەکانی بکاتەوە و هەنگاوەکانی ئاساییکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان و بە هەمانگی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دەست پێ بکاتەوە. گفتوگۆ لەسەر و بابەتاکەین بە میوانداری بەڕێز ڕەوان تاڵیب ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆکانمان لە کەرکووک و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. کاک ڕەوان سپاس بۆ بەشداریکردنت. ئەوەی کە باسم کرد دەستپێکردنەوەی کاروباری لیژنەی ئاساییکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و هەروەها گفتوگۆکانی ئەمڕۆی حکوومەت بۆ دۆخی ناوچە دابڕێنراوەکان پێتان وایە کە قۆناغێکی نوێ لە ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە و هەنگاوێکی نوێ لەلایەن هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەنرێت بۆ دۆخی ئەو ناوچانە دڵخۆش دەبن پێی پێتان وایە کە ئەمە جێی ئومێدە؟ بەڵێ زۆر سوپاس کاکارم. دیارە هەر کۆبنەوەیەک ئەنجام بدرێت لایەن یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتەوە بۆ ئاساییکردنەوەی شاری کەرکووک و ناوچە جێناوەکان بەگشتی لە شنگال و مەخمور و زومارەوە تا بگرە مەندەلی و خانەقین جێگەی دڵخۆشکەری هاونیشتیمانیانی کوردە لە سنوورەکە و جێگەی پێخۆشحاڵیە و پێشوازی لە هەر جۆرە ئاساییبوونیەکەوەکەن. ئەوەی گرنگە لە ئێستا ئێمە بەدیەکەین وەکو جەنابشی لە پێشەشەکەی باست کرد یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات دیارە هەنگاوێکی باشتیان ناوە بۆ پێشەوە بۆی ئەو لیژنەیە کە لە ڕابردوودا ئێمە دروست کرابوو هەمووان نەزانن چەند کۆبنەوەیکی کرد و چەندیدارێکی کرد لە بەغدا لەگەڵ لایەنە سیاسەکان و حکوومەتی ڕابردووش. ئەمە جێگەی ئومێد و جێگەی دڵخۆشیە کە هەردوو لا لە حکوومەت و ئەوتیمانێکە لە حکوومەت هیانە نوێرانی لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی کە ڕێکەوت پێێتە لەسەرەوەی ئەو لیژنەیە ئاسایی بێتەوە بۆ جارێشتە دەستکاتەوە بە کارەکانی و کۆبنەوەکان و دیدارەکانی ئەنجام بدا بە مەبەستی بەرەو پێچوونی کەرکووک ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک. ئەمە دیارە ئێمە لە پێشوشدا زانی ومانە چەقی ململانەکانی کورد لەگەڵ حکوومەتی ناوەند کەرکووکەوە کەرکووکش هەمووان نەزانن نازی بەسەر هەنێمی کوردستانەوە هەیە و لە ڕابردووشدا ئەو نازە لایەن ڕەوانشاد سەرۆک مامزەلالەوە هەڵگیرا بوو تا ڕادەیەک ئەو کێشە و ئاڵۆزیانەی هەبوو لە ڕێگای جەنابیانەوە چارەسەرکرا بەڵام بەداخەوە دوای کۆچی دوای ئەو دابڕانی لە گۆڕەپانی سیاسی بینیمان دۆخەکە بە شێوەیەکی ترەوە نازی کەرکووک هەڵ ناژرێت لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام ئێستا جێگەی دڵخۆشیەکە و تیمای یەکێتی نیشتیمانی لەگەڵ لایەنەکانی تر لە حکوومەت هەوڵ بدەن هەنگاوێک بەرەو پێش بچن بۆ ئاساییکردنەوەی دۆخی شاری کەرکووک. باشە پێویستە چه هەنگاوێک بنێن یەکێتی و پارتی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی خێرا مەبەستمە
بەڵێ بەڵێ ینی من باشم کرد هەموو کۆبنەوەیەک هەموو دیدارێک و لێک نزیکبوونەوەی گرنگە بۆ ئەم سنوورە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم بە تایبەتیش لە ناوێنە کەرکووک چووکە پایتەختی ئەو سنوورەیە. پێویستە هەنگاوی دووەمی یەکێتی و پارتی بە تایبەت یەکێتیش کا چونکە جێنفوسی یەکێتی کەرکووکەوە کەرکووک بۆتە شوێنی جوگرافیا یەکێتی و هاوڵاتیانی کە دەی نیشتەجێن زیاتر لە نیوەی سەربەیەکێتی نیشتیمانین بۆیە دەبێت زیاتر خەمەکە لە ستۆی یەکێتیایە و لە ڕێگای نوێنەرەکانی یەکێتیایە دەبێت هەنگاوەکان ببنە هەنگاوی پراکتیکی و عملی بۆەوەی هەرچی زووە پەلە بکرێ بۆی ئاسایکردنەوەکانی لەوەش ئەوەی گەڕانەوەی کە هێزی پێشمەرگە باسەکرێ یاخود لێک نزیکبوونەوەی سوپای عراق و هێزی پێشمەرگە بێ بۆ ئەو بۆشای ئەمنیانی کە دروست بووە لە دوای ڕووداوەکانی ڕفراندوم و ئۆکتۆبەرەوە لە ساڵی 2017 کە لێنێک هەیەک ئێستا پێویستە لایەن هێزەکانی پێشمەرگەوە لایەن سوپای عێراقەوە یاخود دروستکردنی هێزێکی کەرکووکیانە بۆ سنوورەکە تاکو بتوانرێ ئەمنێتی ئەو پارێزگایە بپارێزن و سەلامەت بن هاوڵاتیەکان چونکە ئێستا لە چەند سنوورێکی پارێزگای کەرکووک کە ڕەشەی جدی هەیە لەسەر هاوڵاتیان بە تایبەتی لە سنووری داقوقەوە براکاکەیەکان هەڕەشەی جدیان لێکرد لەیان چەند کەسانی نەناسراوی یاخود تیرۆریستانی داعشەوە. ئەمە وەکو هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەتوانرێت کار بکرێت لەسەر گەڕانەوەی ئیدارە بۆ کورد کە ئێمە ئەزانین بەهۆی کێشە و ململانێ ناوخۆیەکانی کورد و بە تایبەتی کێشە ناوخۆیەکانی پارتی و یەکێتی کە پارتی ئامادەنە بۆ بگەڕێتەوە کەرکووک لە ڕابردووەدا بۆ پارێزگاری کەرکووک لە کورد وەرگیراوەتەوە نەتوانرا بگەڕێنێتەوە کەسێکی کورددابرێت ئەبێ هەنگاوەکان سڵتر بکرێنەوە بڕیارەکان بڕیارێکی جەریئانەتر بێت لەلایەن هەردوو لاوە و پارتیش بێتە سەر ئەو هێڵەی کە بتوانێت چیتر دەست بە یەکێتی نەکا بەڵکو بتوانێت وەکو ئاسایکردنەوەی ئەو دۆخە تەنها لای یەکێتی و پارتیە یان بەغداژ لی بەرپرسە و دەبێت بەغداژ پشکی هەبێت لە ئاسایکردنەوەی بەڵێ بەڵێ هاوڕێژان مەبەستم ئەوەیە ینی یەکێتی و پارتی بەرپرسن وەکو کورد لە دۆخی ئاسایکردنەوەی کەرکووک دەبێت وەکو یەک تیم وەک بڕیاری سیاسی بچن لەگە بەغدای گفتوگۆ بکەن چونکە ئێمە ئازانین ئێستا کورد لە کەرکووک دەسەڵات نییە تاکو بتوانێت خۆی کێشەکان چارەسەرکە بەڵکو کورد دەتوانێت وەکو یەک تیمی بەهێز بچێتە بەغدا و لەگەڵ حکومەتی بەغدا گفتوگۆ بکات بۆ ئەوەی کێشەکانی کەرکووک چارەسەر بکرێت چونکە ئێمە ئەزانین ئەم دەسەڵاتێکە لە کەرکووک هەیە دەسەڵاتێکە سەر بە حکوومەتی عێراقەوە کورد تا ڕادەیەکی زۆر پەرتەوازەکراوە بۆیە گرنگە یەکێتی و پارتی وەکو یەک تیمێکی هاوبەش تیمێکی بەهێز و خاوەن بڕیارێکی سەرکردایەتی سیاسی یان یەکگوتار و یەکریس بچن لەگە بەغدای گفتوگۆ بکەن و پێشمەرجەکانی خۆیان بۆ بەغدا بخەنە ڕووکە لە ڕووی یاساییەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەند غەدر لەکەر کوراوە و بە پێ زانیاران کاک ئارام تاکو ئێستا 180 پۆست لە کورد وەرگیرایەتەوە یعنی ئەم پۆستانە مافی کورد بۆ مافی پێکاتی کووردە بەڵام وەرگیرایەتەوە لەیان پێکاتێکەوە کەوش پێکاتی عارەب و وە لە نێو عاربشە بۆ هۆزێکە کە هۆزی جوبور و بە سەربەشتی ڕاکان سعی جوبوری کە پارێزگاری سەپێنراوی کەرکووک خۆت پارێزگاری بۆ کارێتی کەرکووکە باشە هەنی هەموو پۆستەکانی یا بە خزم و کەس و عشیرەتەکەی خۆی بەڵام پرسیارەکە ئەوەیە بە گۆڕینی پارێزگارێک و دانانی کوردێک هەموو ئەو معادلانە ئاوەژووە بنەوە هەموو گرفتەکان چارەسەرە بن بەڵێ بێگومان نەخێر ینی تەنها کێشەی کورد لە شارەکەی پارێزگار نییە وەکو شەخص بەڵکو گۆڕینی ئەو دیموگرافیایەیە کە لە کەرکووک ڕوویداوە گۆڕینی ئەو باڵانسی هێزەیەکە لە کەرکووک ڕێدا و پێویستە باڵانسی هێز لە کەرکووک یەکسان بکرێتەوە چونکە ئێستا لە کەرکووک پێکاتێک زاڵ کراوە بەسەر دوو پێکاتی ترا بە تایبەتی بەسەر پێکاتی کورتشە نەکوو بڵێن لاەنە پێکاتەکانی تر ینی ئەمە دۆخێکی نەخوازراوی نایەتەوە کایەوە چونکە کورد لە کەرکووک زۆری نەیە ینی ناکرێت و پەراوێزی بخەی لە بڕیاردان لە ئەو دۆخە یاخود ئەو هەلومەرجانی کە دێنە پێشەوە ینی ناکرێت تو پێکاتێک کە پەراوێز بخەی لە کۆی 12 کورسی پارێزگاکەیە 6 نوێنەری هەیە لە کۆی نیوەی دانیشتوانی شارەکەیان نیوەی زیاتر کوردە تو بێ لە معادلەکانە پەراوێزی خەی لە بڕیاری سیاسی ئیداری عسکەری و ئەمنیشە کورد پەراوێز خراوە کورد نەیتوانیوە ینی تاکو ئێستا ئەو شۆکەی گرتوێتی لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر و تا ئێستا نەهاتێتەوە دۆخی ئاسایی خۆی
پێشڕە و شەهید نەسرەت حەلاق لە فەیسبوک نووسیەتیڵێ کاگارام ئایا بەغدایش سوودی لەم پەرتەوازەیی ماڵی کورد نەبینیوە کە بێمنەتی خۆی نیشانەدا سەبارەت بە دۆخی کەرکووک و بربەستەکانی کەرکووک خودی کورد خۆی نییە. ئەو دۆخەی ئێستای خوڵقاندووە پارتی دیموکراتی کوردستان بۆ هیچ سیاسەتێکی بۆ کەرکووک نییە. ئەمە قسە و پێشنیار و پرسیاری پێشڕە و شەهید نەسرەتە. بەڵام لەگەڵ جوابی ئەو کۆمنتە ئەگەر قسەیەک هەبێت لەسەری یعنی لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمانی بەغدا بڕیارێک دەرچوو ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق بەگشتیە ڕۆشێنرانەوە کەرکووکیش لە نێویاندا و ئەوەی کە جێی ئەنجومەنی پارێزگای کردەوە ئەندامانی پەرلەمانی ئەو پارێزگایانن. بەنمونە لە کەرکووک 6 پەرلەمانتاری کورد کە لە لیستی یەکێتین لەگەڵ 3 عەرەب و 3 تروکمان ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووکیشیان پێکهێناوە. ئەمە هیچ لە دۆخی کەرکووکی گۆڕی یان ئەمانە کە وەکو ئەنجومەنی پارێزگا ڕۆڵیش دەبینن دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر دۆخی کەرکووک لە ماوەی ڕابردوودا و لە دوای ئەوەی ئەم گۆڕانکاریە کراوە هیچ لە کەرکووک گۆڕاوە هیچ ڕوویداوە لە بەرژەوەندی ئەو لایەنانی کە لە ڕابردوودا و لەژێر دەستی ئەم پارێزگارە بۆ کارەتە زیانیان بەرکەوت بێ. بەڵێ وەڵام من ڕێزم هەیە بۆ کاک پێشڕە و کۆمنتەکەی جوانە و من لەگەڵ بەشێکی تەواوی قسەکانیام ینی دۆخی کەرکووک پەرتەوازەی کورد وای کردووە کە دۆخی کەرکووک بێتە ئاراوە. کورد لە پێش ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان حەل بکرێت بە بڕیارێکی ئەنجومەنی نوێنەران ئەیتوانی چارەسەری بەشێکی لە کێشەکان بکاوەکو گۆڕینی پارێزگار وەکو ئاسایکردنەوەی دۆخەکە بە بڕیارێک ئەتوانرا لە ئەنجومەنی نوێنەرانەوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە زۆرینەی کوردە و لە لیستی برایەتین ئەتوانرا کە کێشەکان تا ڕادەیەک ئەگە 1970 چارەسەر نەکا بەڵکو هەتا 150 توانی چارەسەری کا کورد. بەڵام پەرتەوازەی کورد و ناکۆکی نێوان یەکێتی و پارتی کەرکووکەکان باجیاندا بەداخەوە. ئێمە زانیمان لە ڕابردوودا یەکێتی چەند جارێک مەرجی ئاسایکردنەوەی کەرکووکی کردە بەردەستی پارتی و چەند سازشێکی کرد بۆ پارتی تاکو بێت و لە کەرکووک دەست بخاتەوە ناودەستی و لە لیستی برایەتی دەنگ بدا بە کەسێکی کورد یاخود کادرێکی کورد بۆ ئەوەی پۆستی محافظ وەرگێتەوە. بەڵام بەداخەوە دیارە پارتی کەرکووکی لا گرنگ نەبوو و بەکاربوونەوە پێ چه کاریگەریشی هەبێت لەسەر ئاساییکردنەوەی دۆخەکە ئەوەی بچینە سەر پرسیارەکەین. بەڵێ من مەبەستم ئەوەی ینی لە دوای ئەوەی کە بڵێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاریشدا ئەنجومەنی پارێزگاکان حەل بکرێت نوێنەرانی کورد کە 12 نوێنەری هەیە کورد لە کەرکووک و 6یان کوردەوە 3 لە پێکاتی تورکمان و 3 لە پێکاتی عەرەبە کاری ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بن. بەڵام کاک ئارام ئەم نوێنەران کە ڕۆلی ئەندامی ئەنجومەنی پارێزگاشە بێنن هەندێک مافیان نییە وەکو لە ڕابردوو ئەندامی ئەنجومەن هەیبووە بۆ نمونە ناتوانێت محافزی کەرکووک لابدا و محافزێکی تردانا بەڵکو تا ناتوانێت چاودێری کارەکانی کاوە ئاگداری کاتەوە لە کەم و کورتیەکان و یاخود خراپ بەکارهێنانی لە دەسەڵاتەکان بێگومان ئەو ڕۆڵیان بینیوە ئەم 12 نوێنەرە. بەڵێ من ئەمێ باسی ئەو بکەم. خۆشبەختانە نوێنەرانی کورد هەر ئەو شەشەڤاڵی کە لەوێن توانیوانە تا ڕادێک ئەرکانی خۆیان بەباشی بجێبەجێ بکەن. بەڵام کێشێک کرد و کێشێکی جگەلەوەی یاساییە بەڵکو سیاسیشەوە پێویستی بە بڕیارێکی سیاسی جەریانە هەیەانی تۆ هەر بڵێت ئەمە بە پێی یاسا یاخود لە ڕووی دادگا سکاڵا لە محافزی کەرکووک تۆمار بکە بەڵکو ناتوانێت کاری خۆی بکات. ئێمە ئەزانین تا ئێستا 4 سکاڵا لەسەر پارێزگاری بەوکالەتی کەرکووک هەیە بەڵام نەماندیوی ئیزراتێکی لەگەڵا بکرێت. بۆیە چارەسەرکردنی دۆخی کەرکووک جگەلەوەی بە ڕێگای یاسایی ئەبێت بەڵکو پێویستی بە بڕیارێکی سیاسانی باشێ لەلایەنی کوردەوە تاکو بچێت دانوستانەکان لەگەڵ حکوومەتی عێراق بکە. و ئەو لیژنەیەش ئەمەوێ بێمە سەر ئەو لیژنەی کە لە ڕابردوودا دروستکرا جێگای ئومێد بوو من لە سەرتاشدا باسم کرد. بەڵام لێرە لەوێ جۆمان لەوە بووکە ئەم لیژنەیە نازانم بە چ هۆکارێ بەڕاستی من ڕوودەمەکەمە ئەندامانی ئەو لیژنەیەکە لێوە بوونە نازانم بۆ چی پەکخرایانی جارێکتر من وا تەسەوڕم کرد کە ئەمە یاریێکی تر بوو بۆ چەق بەستووی دۆخی کەرکووکە وەکو خۆی بمینێتەوە بەداخەوە کە لەلایەن پارتی دیموکراتەوە. ئومێدەوارین ئەم جاریان ئەو لیژنەیە بتوانێت بە نوێرانی کە نوێرانی کەرکووکی تێدایە بتوانێت هەنگاوێک بنات بۆ ئەوی
بڕیار بدا لەسەر ئەم دۆخە بۆی بڕیارەکان بچێت ڕوبەڕووی بەغدای بکاتەوە تاکو لەگەڵ بەغدای بکات و دانوستاندن نەکو تەنها کاتکوشتن و کۆبنەوە لە پێناو کۆبنەوە یابێت. باشە ئەوەی کاک ڕەوانەوەی کە گرنگە یعنی هەر لەسەر دۆخی کەرکووک یعنی تایبەت بە دۆخی کەرکووک بێتە ئاراوە ئەویژەوەیە کە لە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا کەرکووک و چارەسەرکردنی دۆخی کەرکووک بەشێک بێت لە ئەجەندای کۆبوونەوە گفتوگۆکان ئەوەی کە تا ئێستا دەیبیستین حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە گفتوگۆکە بابەتەکە نەوت و داراییە ئەمە لای کەرکووچیەکان هیچ ڕنگدانە و جێپرسیار نییە؟ ینی بەداخەوە ئەمە دیسان بگەڕێمەوە سەرۆ خاڵەکە حکوومەتی هەرێم پێک دێت یەکێتی نیشتیمانی مەرجی ئەوە بێت بەشداری حکوومەتێکە کات و هاوبەشی حکوومەتەکەی ئەم کابینەیە بێت بۆ مەرجەی دۆخی کەرکووک ئاسایی بێتەوە و دواتر بەشداری حکوومەتی عێراق کات جارێکی تر ئەو هەنگاوان نێتەوە ئەڵێ من بۆ مەرجە بەشدارم لە حکوومەتی عێراق یاخود دەنگە دەم بە ئەو کاندیدانەی کە لایەنی عاربین یاخود لایەنی کوردین خۆیان هەڵبژاردەوە بۆم کابینەی کازمی و عەبدولماتیش بۆی دۆخی کەرکووک ئاسایی بێتەوە بەڵام ئەنی بەداخەوە پەرتەوازەی کوردوای کردووە ئەرکە قورسەکە بە تەنها بە یەکێتی نیشتیمانی ناتوانێت باتەڕێەوە بۆی پێویستە ئەوەیە هاوبەش بدۆزێتەوە هاوبەش شەمازانین پارتی دموکراتە بەڵام بەداخەوە من دیسانە و دێمە سەرەوە پارتی دموکرات نەیتوانی و بێتە هاوبەشێکی ڕاستەقینەی یەکێتی بۆ چارەسەرکردنی دۆخی کەرکووک بەڵکو تەنها دەساودەستی پێ کردووە تەنها وەک کوردوتەنی بەدەمەوە ڕایگرتووە و نەیتوانیوە شان بداتە بەر ئەوە کە نەتەوایەتیای خۆی وە جێبەجێ بکات ینی کاک ئارام ئێمە گوێبیستی ئەوە بینە ئەمڕۆ لەلایەن وەبەرهێنەرێکی کەرکووکەوە بەهێنێکی هەولێرەوە کە ئەحمەد ئیسماعیلە لە ڕابردوودا 250 میگاوایت کارەبای بۆ کەرکووکە نار بەڵام لە ئێستا بەیاننامەیەکی دەرکردووە نامێکی ئارەسڵی ڕاکان سەعید کردو ئەڵێ من ئامادەم و کارەبای بنێرم بۆ کەرکووک کە کەرکووک لە ئێستا لە دۆخێکی خراپایە لە ڕووی کارەبای نیشتیمانەوە بەڵام حکوومەتی هەرێم ڕێگرە حکوومەتی هەرێم ناهێڵێ من کارەباکەم نێرم ینی ئەمە نیەتەوە لە کەرکووکەکانەکات گومانیان هەبێت لە بەشێک لەو پێکهاتەیەکە حکوومەتەوە بە سەرۆکایەتی تیمەکانەکە لەو کاتی کە ماوە دووخولەکێکم ماوە لەگەڵ جەنابەتە وێنەیەکی گشتی ئێستای کەرکووک بە بینەر بگەێنی لە چ دۆخێکایە کەرکووک لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئەمنی لە ڕووی پێداویستی هاوڵاتی لە ڕووی ئابووری یعنی لە ڕووی ئیداری و ڕۆتین و ئەمانەوە لە ڕووی دادگاکانەوە بە گشتی وێنەیەکی کەرکووکمان پێ بڵێ چۆنە؟ باڵێ کاگارە من پێشەوەی ئەوڵان پرسیارەکە دەمەوە پێم خۆشانی ئەو نوێنەرانی کە لە کەرکووکن و بەشدارن لە حکوومەتی هەرێم کە ئێستا وەزیرێکەیە کە کاروباری هەرێم بۆ بەغدا بەڕێوەبات جێگای دەستخۆشیەکە توانیوێتی بێتە نوێنەریش کەرکووکەکان لە حکوومەتی هەرێم و ئێمە دەستەیەکە شەیە بەر کەرکووکەکانەکەوێت کە دەستەی ناوچە جێناکانە ئەوەش وا بڕیار بوو کە بۆ کەرکووکەکان بێت بەڵام دیارە ئەوەش لەلایەن پارتی دموکرات و ئاستەجی بۆ دروستکرا بە پێ و زانیارانە من هەمە ڕەنگە لە چەند ڕۆژ ڕابردەوە پۆستێک لایکرێتەوە بەنسبەت پرسیارەکەتەوە کەرکووک لە ئێستای ئەمە ناڵێن دۆخەکەی زۆر خراپە بەڵام ئەو دۆخە باشەش نییە کە لە ژێر تومحی کووردا بێ لە پرۆژەکان لە غەدر لە کورتکراوە لە هەندێک کاروبار هەیە لە ئیداریە غەدر لە کورتکراوە کورد لا دراوە کە پێکاتی تردانراوە بەداخەوە ئەمەش لە پەرتەوازایی کورد بووە بەڵام بە شێوێکی گشتی کورد لە کەرکووک پەراوێز خراوە و لە ڕووی ئەمنیەوە هیچ دەسەڵاتێکی نەماوە ئەمە ژوای کردووە نیگەرانی خەڵک زۆر بێت و خەڵکی کەرکووک ئێستا بەداخەوە نیگەرانن لە حکوومەتی هەرێم و هیوادارم ئەم لیژنەی کە دروستەکرێت بتوانێت هەنگاوی باش بنات و بێتەوە جێگای ئومێدی کەرکووکەکان. کاک ڕەوان سپاس دەکەم کە لە تەوەریەکەم و ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی ڕەوان تاڵیب ڕۆژنامەنووس سپاس دەکەم ئێمەش پشوەیەک وەرەگرین و لەگەڵ میوانەکەمان و تەوەری دۆمانە گفتوگۆکان دەست پێکەین. کەسایەتی چیا؟ ئایا توانین کەسایەتی مامگۆڕین؟ گەر تۆ گیرۆدەی خۆخراپەکانتی؟ گەر متمانەت بە خۆت نییە؟
یاخود خواستت هەیە بۆ گۆڕینی کەسایەتیت ئەوە بینەری بەرنامەی ئاوێنە بە. ژیان دڵڕەقە، ڕەنگە هەندێک جار ئاوێنی ڕۆحمان بشکێنێت. بەرنامەی ئاوێنە پێمان دەڵێت چۆن پارچەکانی کۆ بکەینەوە. ئەم بەرنامەیە پێمان دەڵێت چۆن ببینە خاوەن کەسایەتێکی بەهێز و کاریگەر و سەرکەوت و پۆزتیڤ کە هەم سوودمان بۆ خۆمان هەم بۆ کۆمەڵگاکەشمان هەبێت. لە نێو جەنجاڵی ژیان خۆت بدۆزەرەوە، هەوڵ بدە بگەی بەو کەسایەتی کە خەونی پێوە ئەبینیت. بۆیە هەر ئێستا دەست پێ بکە. تۆ ئەتوانی باشتر بووینەوەی کە هەیت. بەرنامەی ئاوێنە ئاشنامانەکات بەو هەنگاوانەی ئەبێت تا خۆی گۆڕینی کەسایەتیمان بۆ کەسایەتێکی تەواو جیاواز. تۆ ئەتوانی ژیانێکی ئاسایی بژیت وەک زۆرینەی تاکەکانی کۆمەڵگا کە دوێنێ و ئەمڕۆ سبەینیان وەکیەکە. هەر تۆ ئەتوانی ژیانێکی جیاواز بژیت، سوود لەو هێزە شاراوە لە بن نەهاتۆی عەقڵت وەرگریت و بەکاری بهێنیت. تاریختر سلااوان لێ بێ بەڕێزانتەوەری دووەم باز لە ئەگەرەکانی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداکەین. لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا کە ستافی حکوومەت دەچوونە پەرلەمانی کوردستان، وەزیری هەرێم بۆ پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا باسی لەوە کرد کە هەمان ڕۆژ کە ئەو گفتوگۆی لە پەرلەمان دەکرد نامەیەک نووسراوێک لە بەغداوە هاتووە، ئەمانیش جوابیان داوەتەوە و باسی لەوە کرد کە ئەگەرەکانی ڕێکەوتن و خاڵی هاوبەشی نێوان هەولێر و بەغدا زۆر زیاترە لە ناکۆکەکان و لە دوایین کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستانشدا بەشێک لە گفتوگۆکان تایبەت بوو بە ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا و ئەوەی لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە دەرچۆ بڵاو کراوەتەوە ئەوەیە کە پێدەچێت دوای جەژن گفتوگۆکان شڕتر ببن و هەولێر و بەغدا بگەن بە ڕێککەوتن، واتە لەوە دەرچووە کە بڵێن گفتوگۆ دەکەین تەنها چەند خاڵێکی کەم ماوە کە گفتوگۆی لەسەر بکەن. لە نێو لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیشدەوە قسەیەک هەیە لەسەرەوەی کە دیسانەوە هەولێر و بەغدا نزیکن لە ڕێکەوتن و باز لە هەندێک سیناریوی جیاوازەکرێ بەوەی کە هەرێمی کوردستان نیوەی داهاتی ناوخۆ تەنها داهاتی ناوخۆی بداتەوە بە بەغدا و ئەوانیش 300 ملیار دیناری مانگانە ڕادستی هەرێم بکەن و هەردوو لاشارێکە و نەوتی خۆی بفرۆشێ و مەصرفی دەرهێنان و هەناردە و کۆمپانیەکانی نەوتی خۆی بکاوە تا هەرێمی کوردستان وەکو ئێستا دەتوانێت نەوت هەناردە بکات تەنها لە داهاتی ناوخۆ بەشی بەغدا ئەداتەوە. کۆمەڵێک لە سیناریۆی جیاواز هەن کە گفتوگویان لەسەرەکرێ. ئەوەی کە گرنگە ئەوەیە بزانین ئێستا هەولێر و بەغدا ئەگەنە ڕێکەوتن یان نا، ئەگەر دەگەنە ڕێکەوتن ئەگەرەکان تا چەند نزیکن و تا چەند لەلایەن چاودێرانەوە ینی ئاماژەی دڵخۆشکەر هەن بۆ گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا. لەگەڵ بوران ڕەوف چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لە سلێمانی لەگەڵ خۆمان دادەنیشێ گفتوگۆی ورترەکەین. کاک بوران بەخێربی سپاس بۆ ئامادەبوون. کاک بوران ئەوەی کە گرنگە ئەوەیە ینی ئەو قسانی کە خالید شوانی کردی لە پەرلەمانی کوردستان وایۆی ئەم ڕۆژ لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و لە دوای کۆبوونەوەی نێوان بڵین ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڵاو بۆ یعنی ئاماژەی دڵخۆشکردن کە ڕێکەوتن نزیکە یان دوای جەژن پێدەچێت گفتوگۆکان شڕتر بن و بگەن بە ڕێکەوتن. ئەمانە لای ئێوە چۆن لێکدانەوەی بۆ دەکەن؟ هەمان قسەکانی ڕابردووتان هەیە لەسەر گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدایان ئەم دوو ڕۆژە ڕای چاودێرانیشی گۆڕی. سەڵاو لە بینەرانی خۆشەویست. بێگومان بارودۆخێک لە عێراق و کوردستان داهاتوە تارامە ئەمتیدادی 17 ساڵی ململانێ و بارودۆخە ئاڵۆزەکانی عێراقەوە ئیفرازاتی شەڕی داعش و هەموو ئەو کێشە و قەیران و ململانێ یەک لە دوای یەکانەی کە لە عێراقدا
ڕویان داوە ئەوە ئاکامەکەی بوو بینیمان چۆن لە یەکترازانێکی بەسەر عێراقدا هاتووە بینیمان عێراقی سەر لە چ قەیرانێکدایە و لە چ بوون بەست لێکدایە عێراقی ساتی هەمومان شاهدی بارودۆخی عێراقین لە بارودۆختێکدایە کە بەڕاستی ئیرەی پێنابرێت لەسەر دانووسان و وتوێژ و دایلۆگ ئەمە سیاسەتەوەی سیاسەتیش فەنێکە علمێکە دراسەیەکە بێ ئەوانەی کە هەڵەسن بم وتوێژ و دانووسانە لە ئاستی ئەم کێشە و قەیرانە گەورانەدا بن خۆی لە ناو کووردا باسێک هەیەەوە قسێکی عام هەیەەوەی دەڵێکە کوردەوەی کە بە شەڕ بەدەستی هێنێ و سەرکەوتنانە لە مەدانی جنگەکانە بەدەستێنێ بەداخەوە لەسەر مێزی وتوێژ و مفاوەزات و مزاکرەت دەیدۆڕێنەوە بێگومان ئەو ترسا هەر هەیە و بەداخەوە یعنی ئەمە بە شتێکی تاڵەکە بیڵێن ئەوەی کە کورد لە شەڕی داعشا ئەو ڕۆڵ و کاریگەریە گەورەی بوو ئێمە خوازیار بین لە دوای شەڕی داعش کە لە پێشترا ڕۆڵی گەورەمانە بوو لە عێراقدا ئەمە لە دوای 2023 کورد سەرۆگوەزیرەکان کورد دیاری دەکرد بەڕاستی سەرۆگوەزیری لابر سەرۆگوەزیری دارا سەرۆگوەزیر لە ئاخر کۆبوونەوە کە لە هەولێرە کرا و سەرۆگوەزیر و حکوومەتی عێراق دەکرد عێراق کورد خاوەن بڕیاریەکەم بوو لە عێراقدا بەڵام ئێستا بە هەر شتێ بوو بینیمان پاشە کشەی ڕۆڵی کورد لە عێراقدا چی لێ هاتووە ئێستا خراوەتە دەرەوەی هاوکێشەکانی بە جۆرێک لە جۆرەکان گەی ئەوەی تا مافەدا شایسە دارایەکانشی نادەنێ ئەمە دەخوازیە تیمی وتوێژکاری کورد کە بڕیار بوو تیمێک و وەزارەتێکیشی بۆ دانراوە کە ئەمە کارا بکرێەوە لە خەڵکی بەتوانا و لێ هاتوو لە هەموو حیزبەکان و تەنان دەرەوەی حیزبەکان و خەڵکی بەتوانا و پسپۆر و شارەزا تەرخان بکرێ ئەمە پێویست بوو نەکراوە بۆ نەکراوە نازانم بەس بۆ ئەم خولی دانووسن ئەگەر بە شێوەکانی ڕابردوو بچێەوە بە هەمان تیرۆ بچێەوە کە بچن چەند سعاتێک لە بەغا بن و بگەڕێنەوە بەداخەوە لەوە ناچێت ئەمە مژدەی خۆش بە خەڵکی کوردستان بداوە گەرێمە عادل عەبدولمەهدی دۆستی کورد و لە ئاخر لەحەزەکانە موچە و شایسە دارایەکانی هەرێمی بڕی و کازمیمان بە دۆستی کورد ئەزانی و دڵمان پێی خۆش بوو بەڵام تا ئێستا هەنگاوێکی وای نەناوەوە ئەوەش کە عنی کە دیارە لە بەرچاومان کازمی لەژێر فشارێکی گەورەی لایەنە شیعەکانی عێراقدایە کە خەتی سووریان وەداناوە کە بەبێ ڕادەستکردنی نەوت و داهاتەکانی هەرێمی کوردستان لەوەیە ئەو سەلاحیەتەی نەبێ بتوانێت شایستەی دارایی بنێ دارایی نامەیەکی لە عێراق مەبەستم نامەیەکی ڕاستی کازمی کردووەڵێ ئێمە هەروە ئاسان لێت قبول ناکەین کە تۆ هاتووی سنوورەکانی بەغدا ئەوانی کە بەیۆندی بە ناوڕاست و باشووری عێراقەوە هەیە کۆنتترۆلی ئەەکەی چواردەوری ئەگری هێزی تایبەتی بۆ نێریت واز لە هەرێمی کوردستان هێناوە ناچی بەلا یعنی وەکو تۆ دەڵی ئەو فشارە لەسەر کازمی بەڕوونی هەیە خۆ کازمیش ناتوانێت ئێستا لە خۆی بڵێ دەیترەوە مانگی 500 ملیارە نێرم و هەنێ لە داهاتەکەم بەنێو ڕێ ئەکەوین فعلەن وایە لە بەغدا فشارێکی گەورە لەسەر سەرۆگوەزیران هەیە بەدەر لەو فشارە گەورانی لە ڕووی ئابووری و نرخی نەوت و ئەوانەوە لەسەر سەرۆگوەزیران هەیە بەڵام خۆ دەکرێت دەرچەیەکیش هەبێ ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان قسەیەکی تریژ هەیە پرسیارێکی تریژ هەیە کە گرنگە بیکەین کورد ڕێبکەوێتە سەرەتای ساڵی 2021 و پرۆژه یاسای بودجەی ساڵی 2021 بچێتە بەغدا یعنی بچێتە پەرلەمانی بەغدایان ڕێکەوتنێکی یەکجاری کۆنکرێتی بکرێکەیتر جارێکی ترە مناقەشانە دروست نەبێ یعنی هەردووکیشی لەسەر مێزی گفتوگۆ هەیە هەردووکیشی وەکو پێشنیار لە لای کوردیش و لای بەغداشێ بەڵێ بێگومان ئەمە من کە بۆ باسی وەفدی دانووسان و توانا و پسپۆری و لێهاتووی و دروستکردنی مانۆری سیاسی لە بەغدا و کەڵگوەرگرتن تەحالوفات لەگەڵ لایەنە ناکۆکانی ناو عێراقەکانمان دەزانین تەناقۆزات و ململانی گەورەی دەکوێت هاوکێشەی دووساوکو ڕەوانشاد مامجەلال لە کاتی خۆیدا چارەسەری بە کێشەکان دەزوو ئێستا لە غیابیەوەدا دەکرێت قیادەی کورد و سەرکردایەتی کورد بە گڕوتینێکی ترەوە بتوانێت لە مانۆڕە سیاسی عێراقدا مافەکانی خۆی وەربگرێت داوایشتی زیادەی نەکردووە لەسەر دۆسیەی ناو خاڵە سنووریەکانەوەی کە جەناب داماژە بگرەوە سەلام شەمەریەکی لە پەرلەمانتارەکانی عێراق بەش داوای لە مادی کردو کە هەمان حساب چۆن بۆ خاڵە سنووریەکانی ناوەڕاست و باشووری عێراق بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بکرێت بە هەر حاڵ ئەمە خاڵێکی قانونی ئەمە لاریمان نییە لەوە بە تەفاهمات شەفافیت لەم خاڵە سنووریانەدا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدادا هەبێ و هیچ لێڵی و ناڕوونێکی تیان نەبێت دەکرێت ئەمانە تەفاهمی دەسەکرێ ئەمانە شتی قورس نییە بەنسبەت حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە زۆر دام و دەستگای چاودێری ڕەقابی لە کوردستان لە عێراق لە پەرلەمان هەیە دەکرێت بتوان ئەمانە یەکلایی بکەنەوە
بەڵام ئەوەی گرنگە یعنی ئەوەیە کە دەستبەستنەوەی کازمیە کازمی بە بەرچاومان زیاتر ڕوون بێ کازمی بۆ ئێستاکێ دەبینی کە هەڵبژاردننی پێشوەختە لە ئارادایە لە عێراقدا و بە تەمایە لیستی گەورە عرض بک و بەشداری لە هەڵبژاردننا بکە بۆ ئەمانە لەبەرەوە پێناچێت لەبەر کورد مەسەن ئەو شانسی خۆی لاواز بک بەبێ بەرامبەر و بەبێ هیچ شتێک پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ و خاڵە سنووریەکان هیچ تەفاهماتێکی لەسەر نەکری ینی من ئەوە بە قورس زانم لە ئێستادا کازمی چونکە گەر کازمی بەشداری ئەم هەڵبژاردنی نەکردا لەوانەیە هەندێشتی کرا بەڵام ئەو تموحی گەورەی لە ئایندەی سیاسی خۆیدا هەیە و ئێسشکەوەی جۆرێک بە جۆرەکان شقامی عێراقی تەئیدیەکەن جەماوەری هەیە بەو هەنگاوانی کە لە ماوەی ڕابردووە ناوێتی دەیەوێت ئەم کێفە جەماوەری خۆی بپارێزێ بۆ هەڵبژاردنە پێشوەختەکان لەبەرەوە من بە قورسی ئەزانم لە ئێستادا هەر شتێکی تر لەوانەیە بەم شێوەی ئێستا تاکو و هەڵبژاردننی پێشوەختە درێژە بکێشێت ئەم مەبەست لە گفتوگەکان و بەستەڵەکی نێوان هەولێر و بێگومان من باشە ئەگەر بەغدا و کازمی خودی کازمی وەکو سەرۆکوەزیران نێتیشی لەو جۆرەی هەیە کورد هیچ دەسەڵاتێکی بەرامبەرەمە بیکای ئەی دەتوانێت فشارە نێودەوڵەتیەکان فشارە سیاسیەکان لە ناوخۆی عێراقا بەکاربهێنێ هەروەیە لەوانەیە ئەو مبەڕیر و پاساوانی کە هەیە لەوێ ئەوەیە کە مەسەن نەوت تەسلیم نەکەی پارە نەس نەژێرەوە خاڵی سنووری لە ناوەڕاست و باشووری عێراقدا هەمووی خراوەتە ژێر دەستی حکوومەتی عێراق و دەستی میلیشیات و چی لێ دوور خراوەتەوە و ئەمانە لەوانەیە بێ پاسایەک و فشار بەسەر کازمیۆکەم هەنگاوە لە بەرامبەریشدا دەکرێت ئەمانە چارەسەر بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان دەستوری عێراق کە هەموو مافەکانی هەرێمی کوردستانی دیان نەخشە ڕێگەی چارەسەرکردی ئەم هەموو کێشانەیە دەکرێت سوودی لەگرێت سوود لە پەیوەندی نێو دەوڵەتەکان وەربگرێت لە ئەمریکا لە وڵاتانی دەرودراوسێ کە تا ئێستش پێگەیان لە بەغدا هەیە دەتوانن کاریگەریان لەسەر بڕیار لە بەغدا هەبێ دەبێت دەست بۆ هەموو ئەمانە ببرێ و لەوانەش گرنگتر یەکبوون و ڕێکخستنەوەی نێوماڵی کوردە کورد ئەگەر بە پچڕ و هەرێکی قسەیە بکات و هەرێکی شتێک بڵێت و بچێ بەغا لەوانەیە لاوااستر گوێی لەبیێ بەڵام ئەگەر نێو ماڵی کورد ڕێک بخەین و ئەو چاکسازیانی کەوا لە هەرێمی کوردستانە دەستی دراوەتێ بەم شێوەیە فراوانتر بکرێت دەست بۆ سێکتەرەکانی تر ببرێت باسی نەوت بکرێت باسی خاڵە سنووریەکان بکرێت شەفافیەتێکی گەورە لە هەرێمی کوردستانە بێ وەختە دەتوانن ئەو هێزانی کە لە کوردستانە معارەزەشن ئۆپۆزیسیۆنن ئەوانەی کەوا قسە باسێکیانێ ئەگەر بەرچاوڕوونیکیان دەری ئەوانیش وا لێ بکرێن کەوا هەموو بە یەک دەنگەوە لە بەغا داوای مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکری ئەمانە خاڵی بەهێزن دەتوانن کورد کاری لەسەر بکات بەڵام ئەگەر بە بشر بچری و بێدەنگی بە هەرێکی قسەیە بکات و تەنسیق و هەماهەنگی نەبێ و چاکسازی و ڕیفۆرموانەوە ئەوەی هەر لە میدیاکانەوە ببیستین و بەکردەوە لەسەر لە مەیدانی عەمەلیە هیچ نەبینین بێگومان ئەمە خاڵی لاوازە بۆ هەرێمی کوردستان باشەوەی کە یعنی ئەو قسانی کە لەسەر مستەفا کازمیش دەکرێت بۆی کە علی مستەفا کازمی لە مەهامە سەرچێکی خۆی کە دیاریکردنی هەڵبژاردننی پێشوەختە و نردنی یاسایەکە بۆ یاسای هەڵبژاردنەکان و دروستکردنەوەی کۆمیسیۆنێکی سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق لە مەهامانە لای داوە و خەریکی هەندێک کاری ترە بۆ بەرزکردنەوەی نفوسی خۆی عێراقیەکان بەم جۆرە مامەڵە لەگەڵ کازمیاکەن بە تایبەتی هەندێک لە هێزی سیاسی شیعی ئەمە کاریگەری لەسەر حکومەتەکەی کازمی و خودی کازمی و ئەم خۆپشاندانانی کە ئێستا هەن ئەمانە کاریگەر نابێت بۆ سەر کازمی بۆی یعنی حکومەتەکەی نەگات بۆ ئاستی کە خۆی دەیەوێت نەگات بۆ ساڵە کە خۆشی دەیەوێت بێگومان ئەرکی کازمی زۆر قورسە کازمی هەمومان شادین لە چەند مانگی ڕابردا تووشی چەند جێر و کێشەی گەورە بۆچ لەگەڵ میلیشیاکانە لەگەڵ ئێرانە لەگەڵ ناوخۆی عێراقدا ئەوەی کەوا لە بەغداد دوو ڕۆژی ڕابردووەوەی کەوا سیارەی دوورون و سێر لە ناو بەغدادا ئەوەی ڕۆکێت بارانی ناوچەی سەوز باڕۆزخانەی ئەمریکا بازگەی تاجی ئەمانە هەموو ململانەی سیاسی و چەکداریە لە ناو بەغدادا هەیەەوە ئەرکی کازمی ئەرکێکی زۆر قورسەوە ئەم ڕێگەی کە کازمی هەوڵی بەدەدا بە گوڵ و ڕێحانە نەچێنراوەوە و ڕازابێتەوە و لە پشت مەکتەبەکەی و نووسنگی خۆ بە قەڵەم و بە ئەمرێک جێبەجێ بکرێت بێگومان شەڕ و ململانی قورسی لە پێشدایەوە پێویستی بە هەماهەنگی هەموو لایەنەکانە بە کوردیشەوە بە سونەشەوە بە ئەمریکاشەوە بە وڵاتانی دەور و بەرەوە کە بتوانێت ئەم مهمە بکاوە بتوانێت عێراق سەرکردایەتی بکات بەرەو کەناری ئارامی و هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بداوە قیاسای هەڵبژاردننی نوێ چاک بکەن و بتوانن هەڵبژاردنێکی نەزیه و پاک و بێگەرد کە جێ ڕزامەندی هەموو عێراقی ئەمە کارێکی زۆر قورسەوە ئاسان نییەوە کێشەی زۆری بۆ دروست دەکرێمانە بێگومان کاریگەری بۆ سەر کازمی هەیە بەڵام ئەوەیە کە ئەم هەنگاوانە کە ئەم ئەیەت
بە جۆرێک لە جۆرەکان شەقامی عێراقی پێی خۆشە خەڵک تەئیدی ئەکا بۆوان ئەو هەنگاوانەی کە لە دوومانی ڕابردووان ناوێتی بە دوورخستنەوەی میلیشیاکان بۆی کۆنتڕۆلکردنی سنوورەکان ئەمانە بەڵام کازمی ئەگەر بێوێ ئەم کێشانە چارەسات پیانی پێویستی بە یارمەتی بە کوردێ بە خۆی کە هەواڵزار هاتە سەر دەست بەکار بوو حکوومەتی من حکوومەتی چارەسەرکردنی قەیرانەکانم من حەلی ئەزماتە من دروستکردنی ئەزمەنی بەڵام تۆی ئەزمێکی گەورە لە هەرێمێکی کوردستاندا هەبێت لە عێراقەوە و کارمەندەکانی موچەیان پێ نەدرێ ئەمە کێشەی گەورەیە بۆ عێراق ئەمە یەکێتی عێراق خاتە مەترسیەوە کورد خەیالی تری لە بەردەمایە کە لەسەر ئیستیمرارکردن و بەردەوامبوونی کازمی حکوومەتەکەی لەسەر ئەمەیکەوە مەسەڵەن ئەوەی کە دوێنێ ستاوی وتوێشکا و دانوسانکاری حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدادا لە پەرلەمان ئاباسییان کرد ئەیان دێمە بە هەموو مەرجەکانیان ڕازی بوون و بەڵامەوە چەند ڕۆژە وەڵامیان نەداوەتەوە گەر دوێنێ وەڵامیان دابێتەوە من دەوگەم لەوتی هیچ وەڵامێکمان نادەنەوە بە باش و بە خراپ و بە هیچ یعنی بێمنەتن لەو یعنیەوە لە حاڵەتێکی ئاوادا یەک پارچەیی یەکێتی خاکی عێراق دەخاتە مەترسیەوە دەکرێت کورد دەست بۆ دەرگای تر بەرێ لە دەرگای تردا ئەگەر هاوڵاتی عێراقم ئەگەر کوردستان بەشێکە لە عێراق دەبێ حکوومەتی ناوەندی عێراق پابند بێ بە ئیلتیزاماتەکانی خۆی بەرامبەر بە هاوڵاتیەکانی کورد لە باکووری عێراقدا کە هەرێمی کوردستان باشە هەمیشە باز لە ڕۆڵی ئەمریکا دەکرێت لە عێراق ساڵێک کەمە ساڵێک زیادە بەرز و نزم دەکا کاریگەری ئەمریکا لەسەر خاچی عێراق ئێستا کاریگەری بەهێزترە لە ساڵانی ڕابردوو کاریگەری ئەمریکا و ژمونی ئەمریکا لە نێو خاچی عێراق تا بەڵام گفتوگۆ هەیە لە نێوان واشنگتن و بەغدا بۆی ڕێکەوتنێکی نوێ لەسەر ئاستی هەردوو دەوڵەت بێتە ئاراوە و تاوکو قۆناغی دۆمی گفتوگۆکانی ژۆک و باز دەکرا وەرەقەکەی ئەمەلەکەش بڵاو کرایەوە کورد بە جۆرێک لە جۆرەکان دوورە باز ناکرێت پەراوێزە لەو ڕێکەوتنەیە ئەکرێ ئەو ڕێکەوتنە و کارتی ئەمریکیەکان ببن بە فشارێک بۆ کورد بتوانێت بەکاری بهێنێ کورد ئەو پێگەی هەیە لای ئەمریکیەکان بەڵێ بێگومان کورد لە ڕابردوودا پێشتر باسمان کرد پێگەی گرنگی لە عێراقدا هەبوو لە دوای 2023 و جەنابەت ئاماژت پێدا لە دیاریکردنی حکوومەتەکان دواتر لە شەڕی داعش لە نووسینەوەی دەستور کورد لە دروستکردنەوەی ئەم عێراقدا کورد ڕۆڵی کاریگەر و سەرەکی هەبوو ئێستاش بۆ ئایندەی عێراق کورد گرنگە ئەوەی کە تا ئێستا ئەمریکیەکان و ئەوروپیەکانیش تەکیدی دیاکەنەواڵێن عێراقێکی یەکگرتووی بەهێز هەرێمێکی بەهێز لە نێوان عێراق داوە دو سیاسەتی ڕسمی ئەوانە کە دایمن لە میدیاکانیان و لەسەر ئاستی بەرپرسە باڵەکانیانەوە باسی دەکەن ئەگەر عێراقیان بوێ بەهێز بێ بێگومان بەبێ ئەوەی کەوا کورد بە مافەکانی شاد بێەوەی دەستورەکەی جێبەجێ بکرێکە خۆی نووسیوێتی بێگومان عێراق بەهێز نابێەوە خولی دووەمی و توێژەکان کە بوا بڕیارە ینی لە مانگەکانی داهاتووە لە نێوان عێراق و ئەمریکادا بکرێەوە جاری پێشویش نوێنەرێکی کوردی تیا بوو لەو دانووساندەکە داوزانم سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بوو وەکو چاودێر دانراوکو ئەندامداندا بەڵام دوایی باسییان کردوەکو چاودێرێک هەر لە کۆبوونەوەکاندا وجودی هەبووە بەڵام دەکرێت ئێمە هەوڵ بدەین لەگەڵ ئەمریکەکاندا داکەوا کوردیش ڕۆڵی هەبێت لەم ئەگەر لەو ڕێکەوتنەیە پێگەی کورد دیاری نەکرێ باز لە مافی کورد نەکرێ گرنگی بە کورد نەکرێ مەترسینە لە ئایندەی عێراقدا کورد بەڵێ زەمانەتی مافی کورد لە عێراقدا دەستوری عێراق کاکە ئارام ئەگەر کورد بەڵام دەستورەوەیە 13 ساڵە 7 ساڵە کەس باسی ناکە و کەس پشتی پێ نابەستێ و کەس کاری پێ ناکە ئەی ناکرێت لە ناو عێراقێکدا کە دادگا و یاسا و دەستور کاریگەری لەسەر مەیدانی واقعی نییە لەسەر ژیانی خەڵک نییە لەسەر ژیانی سیاسی نییە لەسەر ژیانی ئیداری نییە لەسەر مافی نەتەوەکان نیە پشتی پێ ببەستی دەبێت پشت بەشتی تر بەستی کە کاریگەری هەبێت بەڵێ دەکەوێتە سەر کورد کاکارم خۆی تۆ ئەوەی سەرکردایەتی کورد لە کاتی خۆیدا ئەویان کرد ئەوانیان لە دەستوری عێراقدا چەسپاند و ڕێفراندۆم ڕاپرسی لەسەر کرا و جێگیر کرا ئێستا بە ئاسانی ناگۆڕێ ئەو مافانە چل بە مادەی 140 بۆ چی بە فیدراڵی چی بە حکوومەتی هەرێم بەهێزی پێشمەرگە کە حرەسی خلێمان هەمی ناوی لە هەرێمە هاتووە بە ئاسانی ناگۆڕێ ئەمێن تۆ سەر ئەدای ئەم سەرکردایەتی ئێستای کورد بتوانن ئەوانەی کە بنەوەکەی پێشووتر سەپاندیان و جێگیریان کرد لە سوی عێراق ئەمان بتوانن بیپارێزن و پێشیشی بخە نەک ئەوەی بەداخەوە من ئێڵێم ئەوەی ئێستا ئەیبینین لە جیاتی جێبەجێکردنی مادەی 140 لە جیاتی دروستکردنی دام و دەستگاکان و پێگەی دەوڵەتی فیدراڵی لە عێراقدا ئێستا هەموو داخوازیکە کورداتە سەرەوەی موچەی فەرماندەرەکانمان بیانێ ئەمە پاشەکشەی گەورەی کوردە لە عێراقدا بەڕاستی
ئەمە شۆڕشمان بۆ نەکرد وە خەڵکی کورد شەهید نەبوو ئەنفال و کیمیاباران بۆ نەکرا موچە بگەی خۆ سەدام حوسێنیش خەڵ لە ماڵە دانیشتایە موچەکەی بۆ ئەنارد و دووبایعەکەشی ئەداپی و نەوت و غازیشی ئەداپی بەڵام ئێستا مافی کورتاتەوەی کە ئەمە کێشەکەمانەوە بێ بەس موچەکەمان بۆ میێرن ئەمە پاشەکشەیەکی گەورەیە لە مەسەلەی کوردوە لە قەیرانی کوردوە لە ئایندە و داخوازیەکانی خەڵکی کوردستانداوە قەناعەتێک دروست بووە بەداخەوە لای تاکی کورد و لای هاوڵاتی سادە لە میناتاکەوە معاشەکەی بگرێتەوە بۆ بەغابیە ئومێدبوون یعنی ئەمانە کارەساتی گەورن و قەیرانی گەورن و دەبێ سەرکردایەتی کورد حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان ڕۆشنبیرانی کورد لە ئاست ئەم پاشەکشە گەوراندا بوەستین بزانین بۆ ئەمە ڕوویداوە بۆ ئایدی هاتووە یعنی ئەمانە کێشەی گەورن و نابێ بێجواب بمێننەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز بورهان ڕەوف چاودێری سیاسی لە سۆدیۆ لەگەڵمان بووی سواز بۆ بەشداریت سپاس بۆ ئەوش کە بینێر بن سپاس بۆ کۆمنتەکانتان خواتان لەگەڵ.